بەڕێزان بەردەوامین 128 ساڵ تێدەپەڕێت بەسەر دەرچوون یەکەم ڕۆژنامەی کوردیدا. گفتوگۆکەین لەبارەی ئێستا دوای 128 ساڵ لە دەرچوون یەکەمین ڕۆژنامەی کوردی میدیای کوردی لە چه ئاستێکدایە، چۆن بڕوانینە ئەو میدیایی کە ئێستا هەمانە وەکو کورد، وەکو کوردستان هەڵەکانی ببینین و پێشکەوتن و گەشە سەرنەکانیشی ببینین. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگرەبی نەردی نووسەر و ڕووناکبیر. کاگرەبین سڵاو لێبێ. سپاس بۆ تۆش کاکە خێراتی سەرچاو زۆر بەخێر بێی. سپاس دەکەم. ویستم بۆ ئەمڕۆ بۆ قسەکردن لەسەر یادی ڕۆژنامەگەری کوردی کەسێک بانکەین، هەم نووسەر و ڕووناکبیر و هەم نزیکیش بێ لە جیهانی ڕۆژنامە نووسیەوە، بەڵام ڕاستەوخۆ ئێستا خۆی بە فعلی لە جیهانی ڕۆژنامە نووسیشدا نەبێ ئاسایی بێ، بۆ ئەگەر ڕەخنەی لێگرتین یا ئاستایشیکردین خۆی لە دەرەوەی وەکو دەڵێ مەجالەکە بێ. زۆر بەخێر بێ کاگرەبینکان. ئەمڕۆ دوای 128 ساڵ لە دەرچوون یەکەمین ڕۆژنامەی کوردی چۆن میدیای کوردی دەبینی؟ تەماشاکە کاک ڕانکۆ بە بڕای من دەتوانین دوو قۆناغ لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی چاپ بکەینەوە. قۆناغی پێشەوەی ڕاپەڕی، قۆناغی پێشەوەی کە حکوومەتێکی هەرێممان هەبێتوینە، قۆناغا قۆناغی با بڵێن قۆناغی شۆڕشە، قۆناغی ناساندنی کووردە، قۆناغی بەرگریکردنە لە میلەتێک. هەر لە سەرەتای دروستبوونی شێوە کە کوردستان دروست بوو، ئەو خەیاڵەی گۆڤارەکەی جوڵان ناساندنی کورد بوو بە دنیا کە ئێمە گەلێکین هەین مافمان هەیە و ئەمە بەدرێت لە دامەزراندنی یەکەم ڕۆژنامەگەری کوردیەوە تا ساتەوەختی ڕاپەڕین ئەمەکە بەردەوامە بێ. ئەرچێکە کە بەرگری لە بوونی گەلێگەکە و ئەوێ ئەو ئازار و کێشانەی کە هەیەی بۆ جیهانی دەرەوە ئاشکرا بکە و زۆر دڵخۆشیشە ئەگەر ببینێ سەدای خۆی لە دەرەوە ببینێ. من لە یادمە هەتا کاتێک کارەساتی هەڵەبجە بوو بە هەرایەکی گەورەی نایەوە، یەکێک لە دڵخۆشیەکانی ئێمەوە بوو کە لە جیهانە باسەکرین بەهۆی هەڵەبجەوە کێشەکەمان بووە بە کێشەیەکی جیهانی و یعنی بڵاوبوونەوەی خەبەرێک لەسەر کورد لە ڕۆژنامەیەکی دەرەوەیە بەسەرکەوتنێکی گەورە بۆ ئێمە ئازاررا. بەڵام لە دوای قۆناغی ڕاپەڕینەوە ئەتوانین بڵین جۆرێکتری ڕۆژنامەگەری لەدایکە بێ. ڕۆژنامەگەریەک لەدایکە بێ کە ئەرچی تەنها دیفاعکردن نییە لە کورد بۆ دەرەوە، بەڵکو ئەرچی تەماشاکردنی کۆمەلگای کوردی خۆیەتی، تیشکخستنە سەر کێشەکانی کۆمەلگای کوردی خۆیەتی. ڕۆژنامەگەری کوردی لە دوای ڕاپەڕینەوە، لە دوای بەدەستهێنانی هەندێک مافە و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ڕووی زۆر لە ناوەوە بووە و ڕۆژنامەیەکی زۆر با بڵێن ئەو کێشانەی زۆر سەرقاڵە پێوەی کێشەی لۆکاڵین و ئەگە تۆ سەرنج بی لە زۆربەی ڕۆژنامەگەریە کوردیەکانە هەتا لە ڕۆژنامەگەری حیزبیشە و هەتا لە ڕۆژنامەگەرە ئەهلیەکانیشە کەمترین مەساحە داگیرکە ئەخباری دەرەوەیە، زۆرترین ڕووبەر کە داگیریەکە ئەخباری ناوەیە. یعنی ڕۆژنامەگەری کوردی لە دوای ڕاپەڕینەوە ئەرچی سیرکردنی کۆمەلگای کوردی و چاودێریکردن و ڕەخنەگرتن یا مەتاحکردن هەر کامێکی بێت ئیشی ئەمە بووە. گەڕاوەتەوە بۆ ناو خۆی قسە لەسەر خۆیەکە لەسەر ژیانی خۆیەکە. ئەمە لەو سەرچاوی نەگردووە، ینی پێی وا بووە کە میلەتانی دیکە بۆ هەواڵەکانی خۆیان پشت بە میدیای کوردی نابەستن. میدیای کوردی هێشتا لەو قۆناغەدایە کە پێویستە خۆی قسە لەسەر کێشەکانی خۆی بکە. بڵێم با عکسەکەی لای من ڕاست بێ، ینی بۆمان دەرکەوت هیچ کەسێک لە دەرەوە نایەت باسی کێشەکانی ناوخۆمان بکە. ڕەنگە وەکو میلەتێ بمان ناسێنن کە کێشەمان هەیە لەگەڵ بەغای، کێشەمان هەیە لەگەڵ تورکیای، کێشەمان هەیە لەگەڵ ئێران ناچووزا، هەموو کێشەمان هەیە لەگەڵ سووریایە کورد بەشێکە، بەڵام کێشە ناوخۆیەکانی میلەتەکە بۆیان گرنگ نییە. یەکێکە بوو تیشک بخاتە سەرەمە بوو بۆی ڕۆژنامەگەری کوردی لە دوای ڕاپەڕینەوە زۆر تەرکیزی لەسەرەمە کردووە، چونکە جیهانی دەرەوە بۆی گرنگ نییە لێرە چی ڕووەدا. ینی لەناو شەقامەکانە کێ کوژێ، کێ دزیەکە، کێ کاری خراپەکە، چ مەسئولێک بەرپرسیارە لە کەمتەرخەمیەک. ئەم سوالانە سوالی ڕۆژنامەگەری کوردی بوون. لەبەرەوە کەس ئەمیشە ناکە ئەگەر خۆت نێکی لە جیهانی دەرەوە نایکە. جیهانی دەرەوە ڕەنگە بەرگریت لێ بکە ئەگەر تۆ هێرش بکرێتە سەر، یەکسەرە بین بە سەردێڕی هەواڵەکان. فعلەن لە تۆ بینی لە کوردستانی ڕۆژاوایە کە این بوو، کوردستانی ڕۆژاوا بوو بە سەردێڕی هەواڵەکانی هەموو جیهان. بەڵام ئێستا لە ناو کوردستانی ڕۆژئاوا خۆیان لە ناو دەسەڵاتەکە چیە ڕۆژنامەگەری عالەم باسی ناکە.
کێشەیە و کێشەیە و نییە ئەم کێشەیەکی کێ باسیەکە ڕۆژنامەگەری خۆمانە بێ باسی بکە لەبەرەوە فعلەن ڕۆژنامەگەری ئێمە هەستی کرد کە بۆشاییەک هەیە لێرە و کە ڕۆژنامەگەری دەرەوە ناتوانێت پڕیکاتەوە ئەبوو ڕۆژنامەگەری خۆمانە و ئەو بۆشایە پڕکاتەوە کە باسکردنە لە خۆمان لە کێشەکانمان و تەرشیدکردنە سەر ئەو شتانەی کە پەیوەندی بە ژیانی خۆمانەوەیە. باشە کاگرەبین پێت وایە بە قۆناغبەندی یان ئێمە مەرحەلێکمانە بۆ بیدایەت و مەرحەلەی ئینتیقالی وەنجا بگەینە ئەوەی بچینە سەر پێ یانەوەی وەکو زۆر شتی ترێمە تووشی بەرکەوتنێک بووین لەگەڵ ئەم جیهانەدا. ئێمە تووشی جیهانیە بە تەنها ئێمە نین ئێمە کێشەی گەورەمان بۆ دروست بووە کێشە نازانم کێشەیە یا ئاسۆی گەورە سروشتی خۆی وایە یا ئاسۆیەکی گەورەیە کراوەتەوە زەی تۆ جاران ئێمە تەنها ڕۆژنامەگەریمانە بوو ڕۆژنامەمانە بوو ڕۆژنامەکە سەرنووسەرێکیە بوو ستافێکی ڕاگەیاندنی هەبوو ستافێکی دەستەی نووسەرانی هەبوو محامیەکی هەبوو بە بابەتەکانە ئاشۆوە یعنی هەیکەلەیەکی ئیداری کامڵت هەبوو بۆی ڕۆژنامەیەک دەربکەین لەپڕ چینە ناو سەردەمی سۆشیال میدیاوە ئێستا هەر کەسێ لە ماڵەکەی خۆیان خۆی سەر نووسەرە خۆی دەستەی نووسەرانە خۆشی محامیەکەیە کە بە بابەتەکە ئاچێتەوە یعنی ئێستا شێوەی بڵاوکردنەوە زۆر گەورە بووە و ڕاگەیاندن زۆر گەورە بووە سۆشیال میدیا بە تایبەتی جێگەی بە هەموو چاپەمەنیە وەرەخەکان چۆڵ کردووە بۆ خەڵک ئێستا بۆ بەسەر چاوێکی گرنگی هەواڵیش خەڵکێکی زۆر ئێستا لە ژیاتیەوەی پەنا بۆ کەناڵی ڕۆژنامە بێنێ یا تەنانەت کەناڵی حتا تەلەڤیزیۆنش لە سۆشیال میدیاوە تەماشاکەن زۆر من خۆم تووشیەوە بووم ینی زۆر جا لە ڕێی سۆشیال میدیاوە بەرنمەیەکم بینیوە ینی ڕنگدانەوەیە تا بەرنامە تەلەڤیزیۆنیەکان هەتا خەبەرەکانی ڕۆژنامە لە ڕێی سۆشیال میدیاوە ئەیبینیتەوە سۆشیال میدیا ئێستا زۆر هینیدەوە مەساحەیەکی فراوانی ئازادیشی دروست کردو کاک ڕانگۆکە وێنەی نییە یعنی جاران تۆ ڕۆژنامەیەک جێگەکەی دیار بوو واگەر هەڵەی بکردایە حکومت بە ئاسانی توانی دەستی بەسارە بگری زانی چێ بەرپرسیارە لەم هینە ئێستا ناتوانێ ئەمە بکەین ئێستا هەر کەسە و ناڵێم سەر نووسەرە لە ماڵەکەی خۆیان ڕەوینەمە دیوێکی دیکەشی نییە مەسەلەن زۆرێک لە بەرپرسیارەتی نێهێشتووە وانە زۆرێک لە فەوزای دروست کردووە خاڵی کە دەڵی هەموو کەس خۆی سەرنووسەرە خۆی دەستگایەکی ڕۆژنامەوانیە کە ئەکاونتەکەی خۆیەتی چی بێتوانێت بڵای بکاتەوە بەڵام ئایا لە ئاساسدا ئەمە لەگەڵ سروشتی کۆمەڵگەکاندا دەگونجێ هەموو کەس ینی ئەمە ڕەنگە دیکتاتۆریانە بێ بڵێن بەڵام هەموو کەس قسەی هەبێ لە هەموو شتێکە خۆی حاڵەتی میسالی هەموو کەسێک قسە بکات یعنی عالەمی تازا و ئەو میکانەی بخسۆتە بەردەر هەموو کەسێک توانای هەیە قسە بکات منە من بە ئیجابی ئەزانم بەس تۆ ڕاستەکەی مشکلی دروست کردووە مشکلی لە چیا بە تایبەتی دروست کردووە لە زانیاری هەڵەیە یعنی یەکێک لە کێشەکانمان لە سۆشیال میدیای کوردیا بەڕاستی کە زۆری زانیاریەکان نییە نادەقیقی زانیاریەکان یعنی زۆر جار هەواڵی چەواشە هەواڵی هەڵا بڵاوەکرێتەوە زۆرمان بەلاڕێابە من خۆم شخصیان زۆر دوسێ جار تووشی حاڵەتی وا بووم تووشی حراجی بووم لەسەر هەواڵی زانیاری مووقفم وەرگرتووە شتم نووسیوە زانی دوایی بۆم دەرکەوتووە هەواڵەکە وانە ئەسڵ و ئەساسی دیە یعنی ئەمە یەکێکە لەم کێشانەی لەم گیانە تووشمان بووە بەڵام لەگەڵەوەشا بە بڕوای من ئەو ئیجابیاتانەی کە دروستیەکە زۆر زیاترە لە سلبیاتەکانی ئەوەی کە هەموو کەسی ئەتوانێت قسە بکە کۆنتترۆل ناکرێ وەکو جاران نییە سەرکوتکردنی ئازادی تازە خەونێکە نایەتە دی ئەزانی توڵ خەتێکی ئەتەرنێتە دەیە و ژوورێکە دەیە و کۆمپیوتەرێکە پێەیە کەس ناتوانێت ڕێ لە تۆ بگرین بگرێ هەتا ناتوانانی بیدۆزیتەوە بازێ جار ئەتوانی VIPینێک بەکاربێنی ئەم شتەکان ئەمەی کە آیپەکە دەشارێتەوە ئەو بەرنامانە بەکاربێنێت تا ناتوانن بدۆزنەوە VPN ئەتوانی VPN بەکاربێنی نەو دۆزەوە ئەتوانی بەناوی مستعارەوە بنووسی مویمێ دڵت دەگا یعنی ئەمە ڕوبەرێک لە ئازادی گەورەی دروست کردووە بە هەموو سلبیاتەکانی و من تەسەورەکەم لە داهاتووە ڕەنگە لایەنە پۆزیتیڤەکانی باشتر بێت ئەوەی کە خەڵک هەست بکە حڕە ئەزانی هەستکردن بە حڕێت کاگرانکۆ زۆر میمە چونکە بەشێک لە تاریخی بەش مرۆڤ خەبات بۆ لە پێناوی ئازادیە ئازادی بەشێکەوەیە کە تو ناتەبێ موشە بڵێ خراپ باش ئازاد بیلەوەی کە بڵێ لە کۆمەڵگەیەمە ئەتوانین چانازی بۆ بکەین بڵین ئەو دەستواژەی کە تۆ دێڵی هەموو کەس حڕە
بەهۆی سوۆسیال میدیاوە هەموو کەس حڕە هەموو کەس ئازادە توانێت بنووسێ بەڵام ڕەنگە تووشی بەرپرسیارەتی بکە بە تایبەتیەگە یاسا کارپێکراوەکان پێشێر بکە و فعلەن خەڵکمان هەیە لەسەرەوەی کە یاسای پێشێر کردووە یا تعدای کردووە تووشی لێپرسینەوە بووە یعنی ئەمە یەکێک لە بەداخەوە سەرژمێرێکمان نییە چەند کەس بەهۆی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی مۆبایلەوە دراون بە دادگا و تووشی سزاندانی یاسایی بوونەوە هەرچەند ئەو هینە بەداخەوە زۆر جار بەکار هاتووە بۆ سەرکردنی ئەم یاسایە زۆر جار بۆ سەرکردنی ئازادی بیرڕژ بەکار هاتووە بەڵام قسەی تیانە کە خەڵکمان هەموو فعلەن خراپ ئەمەی بەکارهێناوە بەڵام ئەو یاسایەکمان هەیە بووی باشە کاگرێبین ئێمە ئەمڕۆ بۆ نەباز لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیەکەین دینە سەر باسی بۆ نمونە سوۆشەڵ میدیا بۆ نەباس لە میدیای نوێکین لە نێو میدیای نوێدا سوۆشەڵ میدیا ئەکرێ وەکو قۆناغێک لە قۆناغەکانی ڕۆژنامەگەری لی بڕوانین یان وەکو دوو جیهانی جیاواز وڵی ڕاست بێسا جێگای بە ڕۆژنامەگەری تەقلیدی چۆڵ کردووە هەموو سیفەتەکانی ڕۆژنامەگەری تایە وە سورعەتی یعنی جاران مهمترین شت بۆ ڕۆژنامە دەستگایەکی میدیایی چی بوو سەبقی سەحۆفی بوو هیچ کەس ئێستا ناگا بە سوۆسیال میدیا لە سەبقی سەحۆفیە پێش تەلەڤیزۆن پێش ڕۆژنامە جار ڕۆژنامە بۆی خەبەرەکە بڵاو کاتەوە بێت چاپ کرێەوە اینکە تا بڵاوێتەوە دەمێکە لە سوۆسیال میدیا بڵاوێتەوە تا خەبەرەکە ئاگا بە تەلەڤیزۆن زۆر جار لە سوۆسیال میدیای پێش بڵاوبوونەوەی لە تەلەڤیزۆنا بڵاو بووەوە یعنی ئەو جارەی کەس یەکێک لە شانازیەکان هەر میدیایەکە و سەبقی سەحۆفیە تقریبا سوۆسیال میدیا نەیە سوۆسیال میدیا ئێستا پێش هەمیان کەوتووە لە سەبقی سەحۆفیە قسەیەکی جوانی عادلی مامە بوو لە لینێکی کۆمیدیا باسی کرد لە یەکێک لە فلیمە کۆمیدیەکانە ئەندامی پەرلەمانە ئاڵێ دنیا گۆڕاوە خەبەر پێش ڕوودانی بە دوو ڕۆژ بڵاوە بێتەوە بەشێک لە ڕاستی لە قسەکە خەبەر پێش ڕوودانی بڵاوە بێتەوە یعنی ئەمە وای کردووە کاریگەریی زۆری هەیە و خەڵکیش زۆر بەکارێنێ چونکە ئێستا سوۆسیال میدیا چۆتە هەموو ئامرازەکانەوە هەنی چۆتە ناو تەلەفونەکانەوە یعنی وەکو جاران نییە جاران هەر کۆمپیوتەر بووە نییە بەمە ئەم سمارتفۆنە تازەیە وای کردووە کۆمپیوتەرێکە لەگەڵا بێ 24 ساعت ڕاستە کاگرێبین گیانێکشی دروست نەکردووە ینی ئەوە ڕووداوە کە لە سوۆسیال میدیایە ڕووداوە ڕووداوێک کە ناکەوێتە سوۆسیال میدیا ئەگەرچی چەندە گرنگیش بێ زۆر جارەخنەوەش گیراوە بۆ ڕووداوێک زۆر فۆکەسی دەچێتە سەر لە کاتێکا ڕەنگە گەورەتر نەبێت لە ڕووداوێکی دیکە ڕووداوەکەی تر تێپەڕێ و بە بێدەنگی لەبەرەوەی تەنها میدیا گرنگی پێنادا جاری وان نییە پێ دوایە میدیای نوێ غەدریش لە ڕووداوەکان دەکا نەغەدری لەکە زۆر جار حرەکەشی کوشتووە یعنی چونکە بۆ بە تەنفیسێک خەڵکیی زۆر توڕەبوونی لەو تەنفیسا بەکارێنێ یعنی ڕەنگە هیچێک لە سەبەبەکانی پاشەکشەی خۆپشاندان پاشەکشی شۆڕش لەژی جەماوەری لە دنیاژە هەر نەگلای ئێمە بەشێکی بگەڕێتەوە بۆ تەنفیسی کەم سوۆسیال میدیای بە خەڵکیە بۆ بەڕێگەگایکی تەنفیسکەواکە خەڵک زۆر ڕوبەڕووبوونەیەکی واقعی بەرامبەر بە سەمکاری بەرامبەر بە خراپە نەبنەوە و ئیکتیفا بکەن بەو دەربڕینە هینەی کە هەیەە لە سوۆسیال میدیایە دەڕیە بڕن بەڵام لەگەڵ ئەوە شارڕانی ئیجابی هەبووە زۆر جار ئەو زەختانەی دە سوۆسیال میدیاوە کراوە کاردانەوەی هەبووە لەسەر بڕیان یعنی هەر لە کوردستانە چەند جاریان بڕوویداوە زۆر جار تیش خستنە سەر مەئاساتی یەکێک وای لە وەزارەتی فڵان کردووە بەرەو کێشەکە بچێەوە هەوڵ با چارەسەری بکات چەند جار حاڵەتی وامان زۆر بڕیاری سیاسی زۆر پرۆژە یاسایی گرنگ یعنی زۆر کاریگەری سوۆسیال میدیا فەیسبووکە زۆر جار بە تانەشەوەیان وت فەیسبوک فڵان بڕیاری بە فڵان حەزب داوە زۆر جار ئەژڵێن بەشێک لە ناکۆچەکانی کە دروست دەبێ خەتای سوۆسیال میدیاشی تایە یعنی ئەوە بەشێک لە ڕاست کاریگەری هەبووە بەشی خۆی بەڵام ئەو ڕۆی تۆش ڕاستە کاریگەری خراپیشی هەبووە بەشێک لە شاردنەوەی حەقیقەتی تیا بووە یعنی بەعزێ جار هەرنێشت گرنگی پێدرێ کەشتی زۆر گرنگترە ژارێتەوە بەعزێ جاریش هەستەکەی یاریەک لەو سوۆسیال میدیا هەیە لەشکرێ لەبەر ئەوەی سوۆسیال میدیاوە نەگرنگە پێم وایە بەشێک لە هێزە دەسەڵاتدارەکان کە حەز ناکەن خەڵک حەقیقەت بزانێ لەشکرێک لەم خەبارانە ناخەنە ناوهینەوە بۆ دیزە بە دەرخۆرکردنی خەبەرێکە نانوێ تیشکی بشێتە سەر بۆ بە لە ڕابردنی قەزەیەکە هەستەکەن تیشکی نەچێتە سەر لەشکرێکیان هەیە بڵین مۆزوعی پوچ ئەکا بە ترێنت تیشکە خاتە سەر شتێکە گرنگ نییە بۆ شاردنەوەی شتێک کە ڕووی داوە
یعنی ئەمە هەیە ئەم حقیقەتە هەیە. یعنی خستنە ڕووی کۆمەڵێک زانیاری بێبنەما ڕووداوی بێکواڵەتی بۆی کە حەقیقەتێک بشارێتەوە لە جێگەیەکدا. بعضێ جار سوۆسیال میدیا نەک ڕێگایەکە بۆ دۆزینەوەی حقیقەت بەڵکو ڕێگایەک بۆ شاردنەوەی حقیقەت. بەڵام ئەگە بگەڕێ هەر دڵنی حقیقەتیش لێوێ هەیە. ئەو دڵانە هەن کە هەستەکەن ئەم یاریە هەیە. ئەو دڵانە بینیتەوە کە هەوڵەیەکیش بخاتە سەر بابەتە سەرەکیەکان وە دوای هینە نەکەوێت. لەبەرەوە من هەمیشە سوۆسیال میدیا بە ئیجابیە زانم. یعنی ئەوە نییە یەک ڕەهەندی خراپیە بێ. ڕەهەندی ئیجابیشی زۆرە. کاگرەبین پێشبینی چییە بۆ ئەم جیهانە؟ ئێمە بۆ نمونە بەڕێزت لە قۆناغی ڕۆژنامە و چاپکردن و لە گۆڤارە و اینجا بۆ ڕۆژنامە و اینجا بۆ ڕۆژنامەی ڕۆژانە و ئەها بۆ گۆڤار و اینجا بۆ سوۆشەڵ میدیا و پێشبینی چییە بۆ ئایندی ئەم جیهانە؟ خۆب تەسەوڕەکەم بەرەو وەکو هەموو دنیا بەرەو تەقینەوەیکی زۆری زانیاریە ڕۆین ئەوە مێنێتەوە سەرەوەی زانیاری چەواشە لە زانیاری ڕاستکۆ بکەینەوە جیا بکەینەوە ئەمە یەکێکە لە کێشەکانی هین خۆی ئەمەش زەرورە ئێمە مادام لە سیستێمێک هاژێن هەڵبژاردننی سیاسی تایە ئێمە 4 ساڵ جارێکین بۆ هەڵبژاردن پێویستە دڵ بە و کەسانە بین کە حکوممانەکەن بۆ ئێمە بکەین پێویستمان بە زانیاری هەیە هیچ کاتێک بە قەرم کۆناغا زانیاریمان لە بەردەسانیە ئەتوانین زانیاریمان دەستکەوێت لە ڕێی ئەو پێدراوە تەکنۆلۆژیانی لە بەردەسمانایە قسەکەرێکی زۆر هەیە بۆچوونی زۆر هەیە لە ساحەکەیە کاری هەڵبژاردن قورس بووە بەڵام ئێستا بێزانیاری نییە خەڵک ئێستا ئەتوانێت بە زانیاریەوە قەرار باوە وفا لە نەمە شتێکی زەڕورە بۆ هەموو سیستەمێک هەڵبژاردننی تیا لانی کەم هەڵبژاردننی سیاسی تیا سپاس دەکەم زۆر بەڕێز کاک ڕێبینەری نووسەر و ڕناک بیر سپاس بۆ بەشداریکردن لەگەڵ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بێی.